بەبوونەی تێپەڕبوونی 105 ساڵ بەسەری یەکەم نمایشی شانۆ لە شاری کەرکووک، کۆشکی ڕۆشنبیری و هونەری کەرکووک کۆڕێکی گفتوگۆیان بە بەشداری ژمارەیەک لە هونەرمەندان و ئەکادیمیان و شارەزایانی بواری کلتور و شانۆدا ئەنجامدا. لە کۆڕەکەدا باس لە مێژووی شانۆ لە کەرکووک و گرنگترین قۆناغەکانی گەشەسەندنی کرا، هەروەها ڕۆڵی شانۆ لە بڵاوکردنەوەی کلتور و هۆشیاری کۆمەڵایەتی و پتەوکردنی نێوان نەتەوە و پێکاتەکانی شارەکە خرانە ڕوو. بەشداربووانیش جەختیان لەسەر پاراستنی میراتی شانۆیی لە شارەکەدا کردەوە. بەبوونەی تێپەڕبوونی 105 ساڵ لەسەر پێشکەشکردن و نمایشکردنی یەکەم شانۆگەری لە شاری کەرکووکە کە لە دەی حوتی 1921 پێشکەش کراوە لە مەدرسەی تەفار کە شوێنەکەیەکەوێتە ڕێک جێی کتێبخانەی گشتی ئێستا. باشمانزانی تیش بخێنە سەر ڕۆڵی شانۆ و شانۆکاران لە بەرەودان بە بواری ڕۆشنبیری لە شاری کەرکووکە، هەروەها ئاستی وەزعی شانۆ بە گشتی لە کەرکووکە. ئەمڕۆ بەڕێز محەممەد خەڵەرکە یەکێکە لە مامۆستایانی شانۆ لە پەیمانگای هونەرە جوانەکانی کوردستان لەقی کەرکووک کۆڕێکی پێشکەش کرد، تیشکی خستە سەر دۆخی ڕۆشنبیری و دۆخی شانۆ و مێژووی شانۆ لە شاری کەرکووکە. ژمارەیە زۆر لە مامۆستایان و هونەرمەندان و نووسەران ئامادە بوون، توانرا لایەنە ئەو لایەنانەی کەوا ئێستا بۆتە ڕێگر لەبەر پێشچوونی شانۆ لە شاری کەرکووکە تیشک بخینە سەری و دەست بخینە سەری و هەوڵش بدەین لەگەڵ لایەنە پەیوەنددارەکانە، چی لایەنە ئیدارەکان یاخۆ لایەنە هونەرێک و ئەدەبیەکانی شاری کەرکووک ئەو بربەست و ڕێگریانە لا بدەین و هەوڵ بدەین بواری شانۆکاری شانۆ لە شاری کەرکووکە برێوی پێ بدەین و گەشەی زیاتر بکات بخۆیەوە.